مرتاحم بۆی کەوا ئێستا کاری تەکسیم کردوتە خۆڕایی بەرامبەر برایانی پێشمەرگە بە خێراتنتانەکەم من هەڵمەد ڕەزا دانیشتی گەڕەکی ڕەحیماوەم لە ڕێگای ئێوە پەیوەندی پێتانەوە کردووە کە کاری تەکسی بێ بەرامبەرکەم بەرامبەر برا پێشمەرگەکانمان کە ئێستا لە سەنگەرەکانن دیفاعمان لێ یەکەن یعنی شەرەف و ناموسی ئێمەیان پاراستووە کەتی لەبانەوە حکوومەتی عێراقی موچەی نانێرێ بۆ حکوومەتی هەرێم و ئەیانەوێ هەرێم زەعیفکەن ئەوە سێ مانگە و نزیکەی سێ مانگە موچیان نەداوە هەموویان بێپارن و لەبەرەوە وەکو هاوکاریەک کە هیچ شتێک وان نییە من کاری تەکسیم کردوتە خۆڕایی با بێمنەت بن لەوەی کەوا هەر کار پەیوەندی بە منەوەکەن من لە خزمەتیانام و داواکارم لە سوپەرمارکێتەکان لە کرێخانوو لە ساحەم وەلیدەکان هاوکاریان بکەن تەلەفۆنیان بۆ مەکەن یان لە دەرگایان مەدەن لەبەرەوەی ئەگەر نایکەنە خۆڕایش بە هاوکاریان بکەن مساعدەیان بکەن چونکە ئەمە شتێکی کاتیە ئەمە هەروە نابێ شتێکی کاتیە بە ئەوەندە پیاوەتیمان لەدەست حکوومەتی هەرێم بەوە زەعیف نابێ و تەئسیری لێ ناکە ئەگەر شتێکی کاتیە با کاتیە و ئیشەڵا کۆتایی پێدێت بەڵام بەس پەیوەندی نەکەن بە ساحب سوپەرمارکێتەکان یان لە دەرگای ماڵەکان مەدەن بۆ کرێم وەلیدا یان لەبەر ئەوەی ڕاستی بێپارەن موچەخۆری هەرێم بێپارێ ئەوە نزیکەی سێ مانگە موچەی وەرنەگرتووە هاوەکو هاوکاری بکەن لەلایەنی خۆمەوە شەخسی خۆمەوە بێمنەت بن هەر کاتێ پەیوەندی بە منەوەکەم لە خزمەتیانە